سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم. بەڕێزان لە دوای کۆنگرە و لە دوای کەمێک لە ئەو کاتانی کە دۆخی کۆرۆنا و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هێور دەبنەوە ئەگەرچی ئێستا زیاتر بووە بۆی پابند نەبوونی خەڵکەوە، بەڵام وردە وردە جوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نزیکبوونەوە لە خەڵک دەستی پێکردوون. جوڵەی سەرەتا و سەردانی سەرەتای هاوسەرۆکی یەکێتی لاوشێخجەنگی بۆ هەولێر بوو، لەوێ بەردی بناغی نەخۆشخانە و قوتابخانەی دانا لەگەڵ کادران و خەڵکانی هەولێر و چین و تێژە جیاوازەکان کۆبۆ و گفتوگۆ کرا و پەیامی نوێی یەکێتی لە دوای کۆنگرەوە بە خەڵک دراوە بە کادر دراوە. ئاراستەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی کراوە کە دەبێ نزیک بن لە خەڵک، پشتیوان بن بۆ کێشە و داواکاری خەڵک. لە هەموو ئاستە جیاوازەکاندا ئێستا لە هەرێمی کوردستان گلەیی هەن لە ئەدای حکوومەت، لە خزمەت گوزارەکانی حکوومەت، لە بژێوی ژیانی خەڵک، لە موچە و بابەتە تەندروستیەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. هاوسەرۆکی یەکێتی بەخۆی دەچێتە لای خاوەن گرفتەکان و بەخۆی کوچە و کۆڵانەکان دەگەڕێ و سەردانی شارە جیاوازەکانەکە و گفتوگۆ لەگەڵ چین و توێژە جیاوازەکانەکە و سەردانی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت و ئۆرگانە جیاوازەکان لە حزب دەکا و بۆ هەر ناوچەیەکی چوو بێت جێپەنجەی دیارە و بڕیاری گرنگ دراوە و پارەی باش بۆ خزمەتکردنی خەڵک سەرف کراوە. ئەمڕۆ هاوسەرۆکی یەکێتی دیسانەوە ئەو پەیامەی یەکێتی تەکید لێ کردەوە کە بەشێکە و یەکێکە لە ڕێبازەکانی سەرۆک مام جەلال ئەویش دەبێ حەکیم و چارە سەرکار بۆ لای دەردەدار بچێ. ئێستا هەموو خەڵکی ئەم کوردستانە لە هەموو شار و شارۆچکەکان دەردەدارن، خاوەن گرفتن، هەر یەکەو بە جۆرێک لە دەرد و قەیرانەوە دەناڵێنێت. بۆیە سەرکردایەتی یەکێتی هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ ئۆرگانە جیاوازەکان لەگەڵ مەکتەبی سیاسی دەچنە لای خەڵک و ئەوەی پێیان بکرێت بۆ خەڵکی دەکەن. ئەمڕۆ لە ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین بەگشتی بڕیار لەسەر چەند پرۆژەیەک دراوە کە لەسەر داهات و بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵک دەکرێت. دەمانەیە بپرسین بۆ ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان ڕۆڵی حزب لە خزمەتی خەڵکدا دەبێت چۆن بێ؟ ئایا ئەم سەردانانە و ئەم نزیکبوونەوانە لە خەڵک ئەو پەیامە ڕوونتر دەکاتەوە کە چیتر مۆدیلی پشتی مێز و کورسی و کۆمپیوتەر و لاپتۆپەکان نامێنن؟ پێویستە بەرپرسان و سەرکردەکانی حزبەکان و حکوومەت ڕاستەوخۆ تێکەڵ بە خەڵک بن، معاناتی خەڵک بزانن، گرفتەکانی خەڵک ببینن و لە نزیکەوە گفتوگویان لەگەڵا بکەن و لە هەمان کاتدا ڕێگە چارەشیان پێبێ، نەک تەنها قسەیان بۆ بکەن. یەکێتی چۆن دەوێت بۆ لە مودووە ئەمە بکات؟ ئەمڕۆ هاوسەرۆک لاوشێخجەنگی لە دەڤەری ڕاپەڕین چی کرد؟ چ بڕیارێکیدا لە کۆبوونەوەکانە؟ چ پەیامێکی بۆ کادرانی یەکێتی و بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕینی هەمیشە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان چی وتووە و چه پەیامێکی گەیاندۆ بە کادران کە لە خزمەتی خەڵکا بن و چۆن ئۆرگانەکانی ئاراستە کردووە؟ ئەم پەیامانە و ئەم سەردانانە چ گرنگێکی هەیە؟ پرسیارێکی تر دەوروژێ ئەوەیە کە هەمیشە دەوترا حزب لە حکوومەت جیا بکرێتەوە، بەڵام لەم دۆخەدا و ئەم کردارانی کە هاوسەرۆکانی یەکێتی دەیکەن ئەمە نیشانەی تێکەڵاوبوونی کاری حزب و حکوومەتە یان خستنە سەر ڕێچکەی ڕاستی کاری حزبایەتیە بۆ خزمەتی خەڵک؟ لەگەڵ ئارام قادر خەبات ئەندامی سەرکردایەتی بەرپرسی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەفەری لاوشێخجەنگی بۆ دەڤەری ڕاپەڕین گفتوگۆکانمان دەست پێکەین کە ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵمان دەبێت. کاگارم ئەم کاتە و باش سپاس بۆ ئەو دەرفەتەی کە دەماندەی چێ و گفتوگۆ ئەەکەین. دەمەوێت سەرەتا بپرسم ئەم سەردانە چۆن بڕیاری لێدراوە، چۆن پلان بۆ ئەم سەردانە دانراوە و بۆ دەڤەری ڕاپەڕین لەم ڕۆژە و لەم ساتەیە هەڵدەبژێردرێت؟ سەرەتا سەڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی گەری کوردستان. بە هیوای ئەوەی کە هەموو لایەک لە پەتای کۆڕۆنا ڤایرۆس و لە هەموو بەڵاو ناخۆشیێک بە دوور بن، لە چوارچەوەی سەردانە یەک لە دوایەکانی جەنابی کاک شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەڤەرە جیاجیاکانی کوردستان لە گەرمیانەوە
بۆ کوێستان بۆ هەموو ناوچەکانی دیکەی کوردستان و هەولێر و خۆتان دەزانن لە ڕابردوودا بۆ شارەزور و بۆ گەرمیان و بۆ کەرکووک و بۆ هەموو ناوچەکان ڕۆیوە و ئەو ناوچانەی کە نەشتووە ئەو سنوورانی کە نەشتووە پلان هەیە کە لە نزیکترین کاتدا وردە سەردانی هەموو دەڤەرەکانی دیکە بکە. دیارە ئەو سەردانەی دەڤەری ڕاپەڕین زیاتر لە مانگێک بە لە ئێستا پلانی بۆ دانرا و دوو جار دواخرا بەڕاستی جاری سێمیان وا بڕیار بوو کە ئەو ئەفتەیە بێ 15 ڕۆژ پێش ئێستاوەمە پلانمان دانابوو بۆ ئەو سەردانەی کە جەنابیان تەشریف وێنێ بۆ دەڤەری ڕاپەڕین بۆی لە نزیکەوە خەڵکی تێکۆشەری ئەو سنوورە مەڵبەند و هەڤاڵان کەسایەتی و گەنج و لاو هەموو چنی توێژەکانی ئەو دەڤەرە ببینێ. خۆتان دەزانن کۆنگرەی چوار پلانی کۆنگرەی چواری یەکی نیشتمانی کوردستانەوە بوو کە لەوە بەدواوە هەواڵانی سەرکردایەتی و هاوسەرۆکان و هەموو ئۆرگانەکان ئۆرگانی پشتی مێز نەبن، هەواڵی پشتی مێز نەبن، بەڵکو بە پێچەوانەوە بۆ هەموو ناوچەکان بڕۆن و سەردام بکەن. ئەمە یەکێک بۆ لە پەیامەکانی یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی هەواڵ کاک لاهوری شێخزەنجی کە بەردەوام تێکی دیلەوە کردوتەوە کە دەبێ ئێمە بڕۆین بەدەم خەڵکەوە و لە جیاتی ئەوەی کە وەک جاران یان لە ڕابردوودا ئەگەر ئەوە ببێت بە ئەوەی کە خەڵک بێ سەردانی بەرپرسیم کار دەبێ لەوە بەدواوە لە سەرۆکایەتیەوە بۆ هەموو ئۆرگانەکان بچینە ناو خەڵک و لە خزمەت خەڵک دابین. و ئەوڕۆ لە سەردانەکەی کاک شێخ لاهوردا بۆ دەڤەری ڕاپەڕین کە دەستپێک لە مەڵبەند و پێشوازێکی گەرم لە نیوەی بازاڕی ڕانیەوە کە جەنابیان دابەزی لەبەر پێشوازی زۆری خەڵکو و لەبەر ئاپۆرای خەڵکو ئەوانە بە پێ ڕۆیشتین تا مەڵبەند و ئەو گوڕتینەی خەڵک کە گەنج و لاو و هەموو چنی توێژەکان بەشدار بوون دەرخەری ئەو ڕاستیە بوو کە خەڵک تێنووی دیتنی هەواڵ هاوسەرۆ کاک لاهوری شێخزەنجی و سەرکردایەتی نوێیەکی نیشتمانی کوردستانن. ئەمە ئەو هەواڵانەی کە هاوڕێتی جەنابی کاک لاهورمان کرد دیتمان بە چاوی خۆمان کە خەڵک چەند بە پەرۆشی خەمخۆری کاک لاهور و کاک پاڤڵ و سەرۆکایەتی یەکێتی و ئۆرگانەکانی یەکێتیەوە بە تایبەتیش دیداری کاک لاهور. ئێمە دوا بەدوای کۆبوونەوەکەمان لە مەڵبەندی ڕاپەڕین لەگەڵ هەواڵانی ڕێخستن و ئەنجومەنی مەڵبەند و هەواڵانی مەڵبەند تەواو بەڕێز کاک لاهور سەردانی نەخۆشخانەی کۆرۆنا باشە کاگارم پێشۆی باسی ئەوانە بکەیت پێشۆی باسی ئەوانە بکەیت. ئێمە لە میدیاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەرۆشی خەڵک و قەڕەباڵغی و پێشوازی خەڵکمان لە هاوسەرۆکی یەکێتی بینی لە سەرکردایەتی یەکێتی بینی. ئەمە دەرخەری ئەوەیە کە خۆشەویستیە بۆ شەخصێک بۆ حیزبێک یان چاوەڕوانی خەڵکە بۆ ئەدای ئەم حیزبە. چونکە قسەکە ئەوەیە یعنی ڕاستە خەڵک ڕێبازێک هەڵدەبژێرێ و پەیامێک هەڵدەبژێرێ و حیزبێک هەڵدەبژێرێ و بەپێی ئایدۆلۆژێتی کاری لەگەڵاکە و دەیەوێت لە ڕێی ئەو حزبەوە ئەمیش بگا بە پێگەیە کە خزمەتی خەڵک بگا یان ببێ بە هۆکارێک بۆ خزمەتی خەڵک. یەکێتی ئەم پێشوازیەی خەڵک بۆچی دەقۆزێتەوە؟ یعنی قسەکە ئەوەیە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە باری سەرشانی یەکێتی بۆ خزمەتی خەڵک لە ناو حکوومەت لە ئۆرگانە جیاوازەکانی حزب لە لاوان و خوێندکاران لە مەڵبەند و سکرتارەتەکان قورستر بکە بە ئاراستەی خزمەتکردنی خەڵک و ئەمە چۆن تەرجەمە دەکەن بۆ کردار وەکو یەکێتی. من ئەو پرسیارەی جەنابتان پێم وایە هەردوو بابەت یەکەمیان کە خۆتان دەزانن مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان ڕابەرایەتی جەنابیمان بۆ شۆڕشی نوێ و دوجار ڕاپەڕین و فیدرالی دوجار دروشمەکانی سربەخۆیی دروشمە جوانەکانی جەنابیمان وا گەورەی یەکێتی لە قۆناغەیەک لە دوایەکاندا چاوەڕوانی خەڵک لە یەکێتی لەو سوانگەیە کە هەمیشە یەکێتی لایانی سیاسی پێشەنگ بووە یەکێتی و ڕاپەڕین یەکێتی شۆڕشی نوێ یەکێتی و فیدرالی یەکێتی سربەخۆیی یەکێتی و هەموو شتە جوانەکانی کە لە ڕابردوودا بووە بێگومان لە ماوەی ڕابردوودا کەموکڕی زۆر بووە و کۆی گشتی حکومرانی لە هەرێمی کوردستاندا کەموکڕیە بۆ لە ناویشدا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەو ڕۆژ جەنابی کاک لاهور تێکیدی لەوە کردەوە کە بێگومان ئێمەش دان بۆ دادنی کەموکڕیمان هەبووە و کۆنگرە ئیلادارین بتوانێت بەشێکی زۆر لەو کەموکڕیانە بەرێ. بۆیە پەرۆشی خەڵک بۆ سەردانی هاوسەرۆک و بۆ یەکێتی و گرنگی یەکێتی وای کردووە کە خەڵک چاوەڕوانی چاکسازی چاوەڕوانی
ئەو هەنگاوانە بکە لە یەکێتی چاوەڕوان دەکا کە ئەویش خزمەتی خەڵکە نێشتنی کەم و کوردیەکانە وەکو هەمیشە پشتیوانیکردن لە داوەڕەواکانی گەری کوردستان بووە چۆن لە قۆناغێکی سەختدا شۆڕشی دەست پێ کرد چۆن لە قۆناغێکی سەختدا ڕاپەڕینی ڕابەرایەتی کرد چۆن لە قۆناغێکی سەختدا جەنابی مامجەلال ئاشتەوایی هێناوە هەرێمی کوردستان و کۆتایی بە شەڕی ناوخۆی هێنا و چۆن لە دوای ڕوخانی ڕژەی بەزیدا دیسان جەنابی مامجەلال یەکێتی نیشتیمانی کوردستان کۆکەرەوەی هەمولایەک بوو و خۆتان دەزانن گرنگی و کاریزمای جەنابی مامجەلال بۆ هەموو دۆخەکان چەندە گرنگ بوو ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە یەکێتی هەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان و کوردستان و لەسەر ئاسی عێراقیشدا پارتێکی سیاسیەکە هەموو لایەنەکان چاوەڕوانی شتی گەورەی لێ دەکەن ئەمە یەکی لایەنی دووەمیان هەنگاونانی خەڵک هەنگاونانی کاگلاور و چاوەڕوانی خەڵک لە بیرمان نەچێ لە شەڕی دژ بە داعش لە پشتیوانی ڕۆژئاوا لە هەنگاوەیەک لە دوایەکانی کاگلاوری شێخزەنجی دەرخەری ئەو ڕاستەیە کە خەڵک چاوەڕوانی گەورەی لە کاگلاور هەیە چاوەڕوانی گەورەی لە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و لە ناویشیاندا هەنگاوەکانی ڕابردووی کاگلاور بەردەوام قسەکردنی کاگلاور لەسەر نێشتنی کەمەکوریەکان بەردەوام خۆکردنە خاوەنی هەموو کێشەکانی خەڵکی کوردستان کە لە بیرمان نەچێ کاگلاور لە ڕابردوودا زۆر جار تێکی دیلەوە کردوتەوە زۆر جار سەرکردایەتی وەتە سەرۆکاتی یەکێتیش زۆر بەیانی بەهێزیە بۆ لەسەر ئەو بابەتە دوای کۆنگرەی چوار و بەردەوامیش کاگلاور چ لە بەرەی شکەسێنان بە داعشی تیرۆریستدا چ لە پشتیوانیکردن لە ڕۆژئاوا و لە کوردان لە هەموو ناوچەکاندا چ لە شەڕی کردن لەسەر قوتی خەڵک چ لە بەغدا چ لە هەرێم بەردەوام کاگلاور گرنگی و دەوری ڕۆڵی یەکجار گرنگی هەبووە بۆیە ئەمڕۆ دیتمان خەڵک چاوەڕوانی لێ بۆ من لە زۆربەی ئەوەکان کە لە نزیک کاگلاور بووم خەڵک بەڕاستی چاوەڕوان بوو کاگلاور هەنگاوی جدی بنێ کاک پاڤڵ و کاخوباد لە کابینەی نوێی کابینەی ببوورە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومەتی هەرێمی کوردستان هەنگاو بنێن بۆ نێشتنی و کەمەکوریانە چکە بەشێک لە داواکارانی ئەوڕۆ کە ڕوبەڕووی کاگلاور کراوە چ لە هەولێر کە ئەو ڕۆژێ چوو ئەوێ ڕۆژێ چوو بۆ هەولێر یان ڕۆژەکانی کە لە شوێنەکانی کە داواکاری کە بەڕاستی لە کەمەکوریەکانی حکومەتی هەرێمی کوردستان و کەم تەرخەمیە لە بەرامبەر ئەو خزمەتانەی کە دەبوا بە خەڵکی کوردستان کە ڕوبەڕووی کاگلاور دەکرێتەوە بەڵام کاگلاور بێوەڵام نەبووە و لە هەمووش گرنگتر کاگلاور ئەو ڕۆژتێکی دی کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکی کەرا لە خەڵکی تێکۆشەری کوردستان لە زاخۆ بۆ خانەقین بە ناوچە چێشە لەسەرەکان و هەرچی پێمان بکرێ وەکو سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی نوێ هەنگاوی بۆ دەنین ئەمە قسەی کاگلاور بوو و چاوەڕوانی خەڵکیش لە یەکێتی و لە شخصی کاگلاوریش بەڕاستی دیتمان ئەو پێشوازیە گەرم و گوڕا ئەو هەموو گەنجە لە بیرمان نەچێ پێچەوانەی سەردانەکانی ڕابردووی زۆر لە مەسئولینی هەرێم بۆ ناوچە جیاجیەکان ئەو خەڵکەی ڕاهات بوو بەشی زۆری خۆرسک بوو خەڵکێک بوو بەڕاستی گەنج و لاو بێزگە لە کۆبوونەوەی ڕێخستن بازار مچین سەردانی بازاری ڕانێکی کاگلاور دیتمان ئاپۆڕەی خەڵکی و بە زۆریش گەنج بوون کە هەمووشیان کاگلاوریان ماز دەکرد داوایان لێ دەکرد کاگلاور تکایە ئەم دۆخە چیت پێ دەکرێت هیمەت بکە و چۆن لە ڕابردوودا شکست بە داعش هێنا پشتیوانی کرد لە ڕۆژئاوا پشتیوانی کرد لە داگیرنەکردنی هەولێر لە هەموو ڕۆکە و هەنگاوت نەتکایە هەوڵدا ئەم دۆخە شتێ پەڕێنین پشتیوان بە و کاگلاور شتێکی دیلەوە کردەوە کە هەرچی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتی و بە تیمی ئێمەش بکرێت لە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لە هەموو هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتیش موچە و قوتی خەڵک کاگارام کرۆکی پەیامی هاوسەرۆکی یەکێتی بۆ کادرانی حزب بۆ ئۆرگانە حزبەکان لەو ناوچەیە چی بوو؟ کاگلاور لە کۆی کۆبوونەوەکە داتێکی دی لەسەند بابەتێک کردەوە لەوانە ڕوبەڕۆبوونەوەی موادی مخەدەر بەڕاستی کە دەبێت کادرینی ئێمە و هەواڵانی ئێمە بووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەندیدارەکان و یەکێتی زۆر بەتوندی دژی هەموو ئەو مانگاوانە دەبێت کە ئەو خستانە دەبێت کە بوونە هۆی لە ڕووی ئاڵودەبوونی خەڵکیان کارکردن لە ڕووی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەکان کاگلاور زۆر تێکی دیلەوە کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر دژە و بە هەموو شێوەیەکیش کار دەکات بۆ بنبڕکردنی ئەم دیاردە زێ و خەتەرناکە ئەمە یەک دوو لە بواری مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دیسان کاگلاور تێکی دیلەوە کردەوە وەک چۆن دەستگای مرۆیمان لە ڕابردوودا بە پشتیوانی هاوسەرۆکان و بەتایبەتیش کاگلاوری شێخزەنجی لە هەموو ناوچەکان لە دۆخە سەخت و هەستیارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسدا کەلوپەل پێداویستیەکان پشکنینی کۆرۆنا ڤایرۆس و داوای دەرمان هەموو شتانەی جێبەجێ کرد و ئەو ڕۆژتێکی دیکردەوە بۆ هەنگاونان بۆ باشکردنی کەرتی تەندروستی ڕاپەڕین کارتی تەندروستی هەموو ناوچەکانی هەرێم و ناوچە چێشە لەسەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو دەنێ و هەرچی پێمان بکرێت لە دۆخە کاگلاور تێکی دیکردەوە کە دەیکەین سەبارەت بە چێشە کۆمەڵایەتەکان دیسان کاگلاور تێکی دیلەوە کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنگری ئاشتەواییە دەبێت هەنگاو بنین بۆ ئاشتەوایی و ڕێگا بە کەس نادەین ببێتە هۆی کێشەنانەوە و کێشەی کۆمەڵایەتی دروستکردن لەو دەڤەرە و لە هیچ دەڤەرێکی کوردستان و یەکێتی بەشێک
کێشێک دەبێت لە چارەسەری کێشە کۆمەڵایەتەکان و کێشە دروستبووەکان کە ئێستا هەنیان لە ئایندەدا هەر کەسێک ببێتەوە کاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کادیر و کەوادیری خۆی قبول ناکات کە هیچ هەنگاوە بنێ بەو ئاقارە و هەوڵ دەرێن پشتیوان بین بۆ نهێشتنی کەموکوڕیەکان لە بواری قوتی خەڵکیش دیسان لاوەرتێکی دیرەوە کردەوە کە سەرۆکایەتیەشی نیشتیمانی کوردستان هەموو هەنگاوەک دەرێ بۆ نهێشتنی ئەو کەموکوڕیانە بۆ ئەوەی کە بتوانێت لە ئایندەدا موچەی خەڵک لە کاتی خۆی دابێ و مەسەلەی گەندەڵی بنەبەر بکرێ بەڕاستی چکە ناکرێ گەندەڵی بەو ڕادەیە هێرش بێنێ کە خەڵک ئاوا بێزار بێ و مەسەلەی موچە و قوتی خەڵک دیسان کاگلاوەرتێکی دیرەوە کردەوە ناکرێت چیت کە موچەی خەڵک دواب بکەوێ و سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و سەبارەت بە پەیوەندی ناوخۆیەکان لەگەڵ پارتە سیاسیەکان تێکی دیرەوە کردەوە کاگلاوەر کە بەرنامەی سەرۆکاتیەکێتی ئەوەیە کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان گۆڕان پارتی کۆمەڵ یەکگرتو و هەموو لایەنە سیاسیەکان ئێمە خوازیاری پەیوەندیشی دۆستانەین و پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر نهێشتنی کەموکوڕیەکان دوای ئەوە بەڕێز کاگلاوەر تێکی دیرەوە کردەوە کە بۆ ژیانی پێشمەرگە لە کۆبوونەوەکەی لەگەڵ ڕێزی پێشمەرگە ئەوەی پێمان بکرێ کاگلاوەر تێکی دیرەوە کردەوە بۆ باشکردنی گوزارانی پێشمەرگە بۆ باشکردنی توانە سەربازەکانی پێشمەرگە هەنگاو دەنین و زۆر بابەتی دیکە و لە بواری گەنجانیشدا دیسان کاگلاوەر تێکی دیرە کردەوە لە بواری ڕێکخراوەکان مامۆستایان سندیکاکان هەموو ڕۆکەوە ئەوەی پێمان بکرێ پشتیوان دەبین وەک لە ڕابردووشدا کردومانە لە بواری کەرتی کشتتوکاڵ دیسان هەر بەهامان شێوە تێکی دی کردەوە وەزیری پەیوەندیدا کە خوشکە بێگەر بوو لەگەڵماندا بوو و سەفەر بوو تێکی دیرەوە کردەوە کە هەر شتێک پێویست بێ بۆ خزمەتی زیاتری دەڤەری ڕاپەڕین و کشتتوکاڵ لەو دەڤەرە و بژانەوەی کشتتوکاڵیش دیسان پشتیوان بین لە بواری گەنجولا و وەردشواندا دیسان بنی ڕاستپارت کە هەرچی پێمان دەکرێت بۆ باشکردنی بواری وەردش و هەوڵدان بۆ دەرکەوتنی توانای وەردشوانانی دەڤەرەکە و هەموو هەرێمی کوردستان و ناوچە شێشە لەسەرەکان پشتیوان بین و لە بوارەکانی دیکەش دیسان بە هەمان شێوە و مەڵبەندی ڕاپەڕیش ڕاستپارت بۆی کە بە دوواداچوون کا بۆ هەموو گرفتەکان و بەردەوام دەرگەی گفتوگۆ و دەرگەی سەردانی خەڵک و تێکۆشەرانی ئەو ناوچەیە و ناوچەکانی دیکە کراوەیە و هەم سەرۆکایەتی هەم ئۆرگانەکانیشی ڕاستپاردووە گوێ بگرن و مەیدانیان وەک جەنابی هاوسەرۆک سەردانی هەموو دەڤەرەکان بکەین بۆ نهێشتنی کەموکوڕەکانیش هەنگاو بنین کەواتە پەیامە گرنگەکە بەدەر لەو گرفتانی خەڵک کە هەیە ئەوەیە کە چیتر ئۆرگانەکانی حزب و کادری حزب و بەرپرسی حەزبی ئەبێ ئەوان بچن بۆ لای خەڵک چیتر ئەو ڕێکارە نەمێنێ کە هەتەنها خەڵک بێتە بەردەرگایان و قسەیان لەگەڵا بکە ئەمە بۆ خۆی پەیامێکی گرنگەوە دیسانەوە ڕێچکەشەکانی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ کاری حزبایەتی لە کوردستان کە ئەمە چێتەوە سەر دیسانەوە سەروەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاگارام هاوسەرۆک لەوێ بڕیار دەدا و لەسەر پارەی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتگوزاری پێشکەشەکە پارەکە چەندە و خزمەتگوزاریەکان چین بە تایبەتی بۆ دۆخی ئێستا کە کەرتی تەندروستی پێویستێکی زۆری بە هاوکاری هەیە ئەوەندەی زانیمان نەخۆشخانەیەک لەوێ بە پارەی یەکێتی دێتەوە سەر هێڵ و دەخرێتە خزمەتی خەڵکەوە ئەمە چۆنە وردەکارێکی من بەر لەوەی جوابی وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت دەمەوە لە سەقسەکانی جەنابەت بەڵێ بێگومان ئەمڕۆ بەڕێز کاگلاوەر تێکی دی کردەوە لەگەڵ تێکی دیرەوە کردەوە کە ئەو پلانی وایە لەگەڵ کاک پاڤڵیش بەردەوام لەسەر ئەو بابەتە گفتوگویان کردووە و لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتیش قسەی لەسەرەوە کردووە کە هەموو ئۆرگانەکان پێویستە مەیدانیان سەردانی هەموو ناوچەکانی کوردستان و ناوچە چێشە لەسەرەکان بکەن و ئەمڕۆ قسەیەکی جەنابی مامجەلال لە قسەکانی کاگلاوەر وەبیرم من هاتەوە بەڕاستی ئەویش کەوە بوو لە دووەم کۆبوونەوەی جەنابی مامجەلال لەگەڵ ئەنجومەنی ناوەندی ڕابردوو لەگەڵ هەڤاڵانمان لە کۆبوونەوەکەدا جەنابی مامجەلال وتی من لە خزمەت ئێوەدان بڕۆن ئێوەش لە خزمەت خەڵکدا بن ئەمڕۆ کاگلاوەر تێکی دیرەوە کردەوە کە پێویستە هەموو بەرپرسی ئۆرگانەکان و هەموو هەڤاڵانی سەرکردایەتی لە خزمەت خەڵکدا بن ئەم دەورانەی کۆنگرەی 4 بۆ کۆنگرەی 5 دەورانی ئەوەیە کە ئێمە لە خزمەت خەڵکدا بین و بەکردەوەش ئەوە بسەرمێنین و تێکی دیرەوە کردەوە خۆشچووی چۆن لە ڕابردوودا کردوێتی ئەو ڕۆژ لەناو خەڵک بوون و ئەو سەبرگرتنەی کاگلاوەر کە لە ڕاستەوخۆیەکاندا هەم خەڵکێکی زۆر پەیوەندی بە ئێمەوە کرد و خەڵکێکی زۆریش ئەوڕۆ لێرە کە دوجار دوای بازاری سەردانی بازاری ڕانێ دیتمانەوە و لە زۆربەی شوێنە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بڵاو کراوە دەرخەری ئەو ڕاستیە کە سەردانی جەنابی کاگلاوەر بۆ ناو بازار دەرخەری ئەو ڕاستیە کە جەنابی کاگلاوەر وەکو هاوسەرۆکێکی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان دەیەوێت بێتە ناو خەڵک نەک تەنها ئۆرگانەکان نەک تەنها مەڵبەند و کۆمیتە و مەکتەبەکان بەڵکو ئامانجی سەرکردایەتی نوێ هاوسەرۆکانەوەیە کە بێنە ناو خەڵک ناو جەماوەر و لە نزیکەوە گوێ لە گرفت و کێشەکانیان بگرن و هیچ کەسێک نەبێتە پردی پەیوەندی بەخت و خۆیان ڕاستەخۆی لەگەڵ خەڵک بن و خۆیان ڕاستەخۆ لەگەڵ خەڵک بدوێن و کێشەکان و ئازارەکانیشیان وەربگرن ئەمە یەکیان دووەمیان سەبارەت بە نەخۆشخانەی
کۆرۆنا ڤایرۆس و ئەوەی کە جنابتان باست کرد کە بە پارەی یەکێتی بەڵێ بێگومان چۆن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی بەردی بناغەی یاریگای نێودەوڵەتی نەورۆز بۆ شاری سلێمانی دانرا کە یەکێکە لە یاریگا گرنگ و نێودەوڵەتیەکان کە خۆتان نزانن لەسەر ئاستی یاریەمنا بەڵکو لەسەر ئاستی عێراقیش یاریگایەکی دەگمەن و نمونەیە و یەکێکە لە یاریگا گەورەکان لەسەر ئەوەی پشتیوانی کاگلاور و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردی بناغەی داناوە و جەنابی هاوسەرۆک بەردی بناغەی دانا بۆ خزمەتی زیاتی وەردەشوانان ئەم ڕۆژ لە دەڤەری ڕاپەڕین کاگلاور تێکیدی لەوە کردەوە کە لە هەموو بوارەکان لە بواری خزمەتگوزاری لە ڕێگاوبانە ژیان و گوزەرانی خەڵکە کەموکریەکانی تەندروستیە کەموکریەکانی دیکەیە یارمەتیدانی ئەو خۆبەخشانێکە لە تەندروستیدا لە ماوەی ڕابردوودا زۆر چاونەترسانە لە هەموو ناوچەکان خزمەتیان کردووە پشتیوانیکردن لەوان و هاوکاریکردنیان و ڕوەکانی دیکە و کەرتەکانی دیکەش بەڵام لە ناویاندا ئەم نەخۆشخانەی کۆرۆنا ڤایرۆس کە لە ڕاپەڕین کراوەتەوە نەخۆشخانێکی زۆر گەورەیە ئەوڕۆ کات جنابی کاگلاور هەر لە ئەوەکەدا لەگەڵ هەواڵانی پزیشک و لە کۆنگرێسی و ڕۆژنامەنووسدا ڕایگەیان هەموو پێداویستەکانی کە ماوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بڕیاری بەڕێز کاگلاور تەواویان دەکاوە کەموکریەکان دەبڕێ و ئەو بڕیارە دراکا گاران یا بڕیاری ترێ مامەوە بەڵێ من پێشەوەی کە بێمە سەر بڕیارەکانی کەش دەمەوێت بڵێمەوە کە بێزگەلەوەی کە لەلایەن دەستگای مرۆیی مامەوە زۆر بەگەرمی کۆمەڵە ئاوکاری بەردەوام بۆ نەخۆشخانەکانی سنووری ڕاپەڕین وەکو نەخۆشخانەکانی کە هەموو ناوچەکان لەلایەن دەستگای مرۆیی مام و کاکفەلا و برادرانی هاوڕێی تەرخان دابین کراوە بێزگەلەوەی کە شتانەی ئەوان نردویانە کاگلاور بڕیاریدا هەموو پێداویستەکانی نەخۆشخانەی کۆرۆنا ڤایرۆس لە ڕاپەڕین بۆی ببێتە پشتیوانێکی باش بۆ خزمەتی زیاتی خەڵکی دەبەرەکە دوا بە دوای نەخۆشی کۆرۆنا ڤایرۆسیش بتوانێت پشتیوانێکی باش بێ و نەخۆشخانەیەکی گەورە بێ بۆ ئەوەی کە بتوانن لەوێ چارەسەری نەخۆشانی ئەو دەبەرە بکرێەوە تێچووی هەموو ئەو کەموکریانە و هەموو شتانەی کە پێویستە کاگلاور خستی ئاستوی خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر بڕیاری جەنابیان جێبەجێکرد ئەمە لایەک لایەشکە ئەوڕۆ ئێوارە لێرە لە ڕانیا جەنابی بێوێڕای میوانداریکردنی کۆمەڵە نوێنەر لە قەزای پشدەر و قەزای بیتوێن یان بڵێن لە پشدەر و بیتوێن و لە دەڤەرە و ناوچە جیاجیاکان کۆمەڵێک لەو کەسایەتی کۆمەڵایەتی ئەوانەی کە هاتبوون کۆمەڵشتیان ڕوبەڕووی کاگلاور کردەوە لەوێش بڕیاریدا کە هەموو پێداویستیانەی کە ڕوبەڕوویان کردەوە چارەسەریان بۆ بدۆزێتەوە چارەسەر بکرێن و بڕیاری چارەسەری کۆمەڵک لەوانە و تێچی کۆمەڵک ئەوانەی خستە ئەستۆی خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنی پەیوەندیداری ڕاستپارت کە بە هاوکاری و ماهەنگی لەگەڵ مەڵبەندی ڕاپەڕین ئەو کێشانە چارەسەرکە و بێگومان تێکیدیشی لەوە کردەوە هەر شتێکی دیکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هاوسەرۆکان و بە کاگلاور دەکرێت نەک لەو سنوورە بەڵکو لە هەموو سنوورەکان بیکەین بۆ خزمەتی زیاتری کەموکریەکان و لە بیرمان زیاتری خەڵکی تێکۆشەری کوردستان و نێشتنی کەموکریەکان و لە بیرمان نەچێ بەشێک لەو کەموکریانە بەڕاستی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە کە دەبوایە چارەسەر کرابان بەڵام کاگلاور لەوێشدا دڵشان دڵنیاییدا لەوەی ئەوەی کە بە ئێمە دەکرێت دەیکەین ئەوەی کە ناکرێت لەگەڵ کاخوباد و تیمەکەی خۆمان و باڵان قسە دەکەین بۆی کە لە ئایندەدا هەوڵی چارەسەرکردنیان بدرێت. زۆر باشە کاگارام کەسێک یعنی خەڵکانێکی زۆر لە فەیسبووکی گەلی کوردستان نووسیویانە کە چاوەڕوانی سەردانی شێخلاورین بۆ بادینان و دەڵێن پێویستێکی زۆرمان هەیە بە هاوسەرۆکان بیان بینین و لە نزیکە و معاناتی خۆمانیان بۆ باس بکەین. هیچ لە نزیکەوە قسەیەکت لەگەڵ هاوسەرۆک کردووە کە نیەتی سەردانی بادینانی هەبێ و شتێک بۆ ئەو هەواڵانە دڵنیاییکردنەوەیەک؟ بەڵێ بە دڵنیاییەوە من لێرەوە دڵنیایی بە خەڵکی تێکۆشەری دەڤەری بادینان سنووری بادینان و هەواڵانی مەڵبەندی بادینان و خەڵکی تێکۆشەری هەموو ناوچەکانی بادینان دەدەم کە لە نزیکترین کاتدا پلانی کاگلاورەوەی کە سەردانی سنووری بادینان کە سەردانی هەموو ناوچەکانی دیکە بکە و وەکو باسم کرد لە زاخۆ بۆ خانەقین بە ناوچە چێشە لەسەرەکان کاگلاور پلانی هەیە بۆ کەرکووک بۆ هەموو دەڤەرەکان بۆ هەموو ناوچەکان بچێ و ئەوڕۆ باسی ئەومان کرد کە لە ئایندێکی نزیکدا کاگلاور خۆی تێکی دیلەوە کردەوە پێشتریش لە کۆبنەوەی چەند ڕۆژی ڕابردووش ئێمە کە کۆبنەوەیەکمان لەگەڵ جەنابیان هەبوو تێکی دیلەوە کردەوە کە لە نزیکترین کاتدا بۆ دەڤەری بادینانیش دەچێت و بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئاگای لە کێشە و گرفتەکانی جەماوەری بادینان و خەڵکی تێکۆشەری بادینان و هەموو ئەو گرفتانە بێ کە لەو دەڤەرێشدا هەن بێگومان جەنابی هاوسەرۆک سەردانی ئەوێش دەکا و من پێم خۆشەوە بڵێم کە دڵخۆشی خەڵکی تێکۆشەری دەڤەری ڕاپەڕین ئەمڕۆ بەو هەموو گەنجە جوانە بەو هەموو جەماوەرەکە من لێتان ناشارمەوە شەقامێکی دوور و درێژ لەو سەر بەو سەر
خەڵک بە بەردەوام بە لێشاو داهات لای کاگلاور و هەم داخوازی خۆیان دەگەیان هەم داخوازی خزمەتگوزاری و نێشتنی ئەم کەم و کوریە زۆرانەی کە لە ڕووی موچە و خزمەتگوزاری لە هەیە گەیاندیانە کاگلاور و داخوازی ئەوە بوون کە بەڕێز کاگلاور و سەرۆکایەتیەکی نیشتیمانی کوردستان و هەواڵانی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان کار بکەن بۆ نێشتنی ئەو کەم و کوریانەوە گەشتبینی ئەوان با سەردانەکەی کاگلاور گەشتبینی ئەوان بە سەرکردایەتی نوێ گەشتبینی ئەوان بە هەنگاوەکانی کاگلاور دەرخەری ئەو ڕاستیە بوو پشتیوانی ببوورە ماوەیەکە ینی هێرشێکی زۆر لەسەر هاوسەرۆک لاهور شێخجەنگی هەیە و بەدەیان جۆر قسەی لەسەر دەکرێ و زانیانی نادروستی لەسەر بڵاو دەکرێتەوە و دەیانەوێ هێرشێکی ناڕەوا بکەنە سەر هاوسەرۆکانی چێتی بە تایبەتی لاهور شێخجەنگی پرسیارەکە ئەوەیە بۆ ئەم ڕۆژ بۆ سەردانەکەی ئەم ڕۆژ زۆرێک شوێن و خەڵک تەنگەتاو دەبن و باز لەواکەن دیسانەوە حزب دەستی لە کاروباری حکوومەت وەردا هێواڵن چی؟ من پێم وایە باشترین وەڵام ئەو خەڵکە زۆرە بوو کە ئەوڕۆ لە پێشوازی کاگلاوردا بوو و لە بیرمانە چێ کاگلاور مابەستی بوو کە لەبەر کۆڕۆنا ڤایرۆس و لەبەر ئەوەی کە بۆ خۆپاراستن لەوە سەردانی بازار بەڕاستی ویستینەی کە بەڵام لەبەر خەڵکێکی زۆر کۆ بووبەوە و خەڵک بەردەوام پەیوەندی دەکرد کە کاگلاور هەمومان چاوەڕێین بێتە بازاری ڕانیە بێتە ناو جەماوەر کاگلاور ئەو داوایی کە پێشتر بەڕاستی کە زۆر برادران پیانەوە بوو لەبەر کۆڕۆنا ڤایرۆس و لەبەر تەندروستی خەڵک و ئەوانە نەچێ کاگلاور لەبەر ئەوەی کە بۆ خۆشی خراپ بووەوە باڵانی هاوڕەشین کاگلاورتی من جەماوەرم بەلاوە گرنگترە و دڵی جەماوەرم بەلاوە گرنگترە بۆیە کاگلاور سەردانەکەی بازاری کرد و کە چوین ئەو جۆش و خۆشەی خەڵک هەموو جۆرە پێکات هەموو ڕوخسارەکان ئەو هەموو گەنجە ئەو هەموو شنی توێژە ئەو هەموو خەڵکەی کە کۆ بووبەوە بەردەوام بە ڕێگایەکی دوور کە ئەو هەموو شەقامەمان بڕی بەڵام لە هەمووی خەڵک بە لێشاو داهات بەرەو کاگلاور ئەمە وەڵامێکی زۆر پڕ بەپێستە بۆ ئەو خەڵکانەی کە بەرامبەر بە کاگلاور قسە دەکەن بە بەردەوامی ئەمە یەک دوو کاگلاور بەڕاستی داخوازیم لەو هەواڵانەیە کە بە کاگلاور تەنگاون بەڕاستی من پێم وایە پێن لەگەڵ کاگلاور داوای پشتیوانی لە کاگلاور بکەن داوای گفتوگۆ لەگەڵ کاگلاور بکەن چونکە کاگلاور بەڕاستی دەتوانێت پشتیوانی باش بێ بۆ نێشتنی ئەو کەم و کوریانە و بەڕای من باشترین ڕێگا ئەوەیە کە لە کاگلاور تێبگەن چونکە کاگلاور شەڕی قوتی خەڵک و شەڕی باشترین گوزەرانی خەڵک و شەڕی نێشتنی ئەو کەم و کوریانەی بەڕاستی دەست پێ کردووە شەڕی ئەوەی بەردەوام ئامانجی بووە کە ئەو کەم و کوریانە نەمێن و خەڵک لەوە زیاتر ئازار نەدرێ بەڕاستی و بەردەوامیش لە دوانەکانی کاگلاور دش بە کەس نەبووە دش بەوە بۆ کە بەڕاستی ناکرێت چیت کە گەندەڵی چیت کە ناکرێت ئەم بێسەروبەریە ناکرێت چیت کە قوتی خەڵک ناکرێت چیت کە ئەو کەم و کوریانە درێژەی هەبێ بەڕاستی و من بۆیە داوا لە هەموو ئەوانە دەکەم کە بەڕاستی بە جولەکانی بە هەنگاوەکانی کاگلاور تەنگاو نەبن بە پێچەوانەوە بن سوود لە هەنگاوەکانی کاگلاور ببینن سوود لە هەنگاوە دروست و ڕاستەکان ببینن و بێن بەڕاستی داوای هاوکاری بکەن بۆ نێشتنی ئەو کەم و کوریانە ئەو باشترین ڕێگایە و کاگلاور ئەوەی ڕەت نەکردوێتەوە کاگلاور تێبینەکانی قسەکانی گفتوگۆکانی پێشنیازەکانی بەڕاستی بۆ نێشتنی کەم و کوریەکانە و کاگلاور بەڕاستی دژی هیچ کەسێکیش هەنگاو نانێ بە پێچەوانەوە دژی هەموو ئەو کەم و کوریانەیە کە بۆتەوە کاری بێزاربوونی زاخۆ بۆ خانەقینی خەڵکی کوردستان ڕۆیشتنی گەنج لە وڵاتە بێئومێدبوونی خەڵکی تێکۆشتەری هەموو ناوچەکانی کوردستان بەناوچە کێشە لەسەرەکانیشەوە بۆیە لە ڕابردوو تا ئێستا من بەڕاستی من دەبێ بڵێم هەنگاوەکانی کاگلاور ئەم ڕێوەڵامەکەمان وەرگرت ڕۆژانی ڕابردوو وەڵامەکانمان وەرگرت کە خەڵک چەند بە گوڕوتینەوە دەیە کاگلاور ببینێ داخوازی لە کاگلاورەیە و داخوازی لە کاگلاور دەکە ئەو کەم و کوریانە نەمێنن کە لە هەموو کوردستان هەیە و خۆش دەزانی بەشێک لەو کەم و کوریانێکە هیچ ڕەبتی بە کاگلاورەوە نییە بەڵام کاگلاور ئەو ڕێ بە هەموویانی گوت کە ئەم لە ڕێی کاقوباد و تیمەکەمانەوە لە ڕێی هەواڵانمانەوە لە ڕێی هەنگاوەکانی ئایندیەوە هەرچی بێ بکرێ بۆ نێشتنی کەم و کوریەکان دێکا و مام جەلالانە ئێمە هەنگاو دەنێن هەرچەند وەکو خۆشی تێکی دیرەوە کردەوە مام جەلال بوون ئاسان نییە بەڵام ئێمە ڕێبازی جەنابی مام جەلال درێژە پێدرێن بۆ نێشتنی کەم و کوریەکان بۆ ئاشتەوایی هەموو سیاسەکان و دەمانەوێت ئەم مەدرسەی جەنابی مام جەلال درێژە بێ بۆ کوردستان چەترێک بێ بۆ هەمان و یەکێتیش چەترێک بێ بۆ کۆکردنەوەی هەمووان و ئینشاڵڵا هەرواش دەبێت زۆر سپاس دەکەم ئارام قادر خەبات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕانی و ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریت بەڕێزان پشوویەک وەرەگرین و تەوەری دۆمە گەڕینەوە وڵاتە بەڵێ چیتر بڵێ زۆر سپاس
من دەباویستم ئەوە بڵێم جەنابی کاگراوەر وا سەرکردایەتی نوێیەکی نیشتیمانی کوردستان پلانی وایە بۆ هەموو ناوچەکان بڕۆین و مەتەنانەت من بۆ ئەو بۆردەی وەردشی نیشتیمانی کوردستان مەرگرت کاگراوەر لە کۆبوونەوەی یەکەمی لەگەڵ مەسئولی مەڵبەند و ئۆرگان و بۆردەکان تێکی دیرەوە کردەوە و کاک پاڤڵیش تێکی دیرەوە کردەوە بەڕاستی کە پێویستە دێ بەدێش بکەن نەک تەنها شار بە شار و لە پشتی مێزدانە نشین و بین لەگەڵ ئازارەکانی خەڵک بین و جەنابی کاگراوەر تێکی دیرەوە کردەوە کوتی خۆشم هەنگاو دەرم خۆشتان دەزانم لە قۆناغە سەختەکانی کۆرۆنا ڤایرۆسدا کاگراوەر ئەو هەنگاوانەینا و ئەو ڕۆژ ئەو هەنگاوێکی دیکە و هەنگاوەکانی کەش بۆ هەموو ناوچەکانی دیکە ئیدامەی دەبێت و تەبایی یەکێتی نۆناڵی یەکێتیش بەڕادەیەکە کە جەنابی کاگراوەر و کاک پاڤڵ و کاک قوبات وەک چۆن ئەوەی کاک قوبات بڵاوی کردەوە ئەمان سێبران و ئەو دوو هاوڵی هاوسەرۆک ئەمیش لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەواڵان لە ئۆرگانە جیاجیاکان و مەکتەبەکان و لە مەڵبەندەکان هەمومان دەست لەناو دەستێک لە خزمەت خەڵکی تێکۆشەری کوردستان دەبین و من وەک ئارام قادر خەبات دەڵێم ئەرکی سەرشانی سەرکردایەتی نوێ هاوسەرۆکان و هەمومان وەک چۆن ئەوڕۆ کاگراوەرتێکی دیکردەوە خزمەتکاربوونە بە خەڵک کەەوە شەڕەفەکی گەورەیە و میراتێکە لە جەنابی مام جەلال و تێکۆشەران و شەهیدە قارەمانەکانمان لە هەموو ناوچەکان بۆمان بەجێماوە سپاس بۆ ئێوەش وەرشاد بن. سپاس کاگارم، سپاس بۆ بەشداریت، پشوێک وەرەگرین و تەوەری دۆم بەردەوام بین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی تونند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. جارێتە سڵاوتان لێبێ بەڕێزان، لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە بە بڵاوبوونەوەیدا بە جیهان، ئابووری جیهان و دۆخی ئابووری جیهان هەڵکشان و داکشانی زۆر بەخۆی دەبینێ. لە هەر قۆناغێکدا و لە هەر ڕۆژێکدا پێناسەیەکی جا هەڵدەگرێ و شیکردنەوە و ڕوونکردنەوەی جیاواز لەخۆ دەگرێت. دەمانەوێت باسی دۆخێکی ئێستای ئابووری جیهان بکەین. ئەوەی کە زۆر بەهێزە دەوترێت لە شەژمانگی ڕابردوودا چین تەنها لە فرۆشتنی ماسکدا، شێوازە جیاوازەکانی ماسکدا 40 ملیار دۆلار سوودی کردووە، قازانجی کردووە. واتە ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا بەگشتی بۆ هەموو دنیا لێکەوتەی زۆر خراپی بوو بێ، ڕەنگە بۆ هەندێک لە وڵاتان لێکەوتەی باشی بوو بێ. من بیرمە هەمان میوان کە ئێستا لەگەڵمایە لە ڕابردووە باسی ئابووری جیهانمان کردوتی ئابووری چین بە پێچەوانی هەموو دنیاوە بە ڕێژی لە 100 بۆ 2 گەشەی کردووە، زیادی کردووە. کەواتە قسەکانمان باسەکانمان لەگەڵ هاوڕێ لەتیف مامۆستای زانکۆ لەسەر ئابووری جیهانە. مامۆستا بەخێر بێی. زۆر سپاس کاگارم.
ئەگەر ئێستا پێناسێک بۆ ئابووری جیهان بکەین ناوی دەنێن چی لە هەڵقشانە لە ڕووخانە لە مەستنایە لە داشکانە لە داڕووخانە چی ناوەنی سەرتا سڵاو لە بەڕێستان سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بێگومان ئێستا گۆڕانکاریەکان خێران لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی ئێستا هاوکێشە ئابووریەکان لە قۆناغێکی تازیان بەشێک لە چاودێران و بەشێک لەوانی کە بیر بۆ سیاسەتی ئابووریەکەنەوە پیان وایە قۆناغی ئابووری یاخود قۆناغی دوای کۆرۆنا ڤایرۆس قۆناغێکی تازەیە بە نسبەت ئابووریەوە ئەم بەشە کە بیر بۆ سیاسەتی ئابووریەکەنەوە بەگشتی وای پێناساکەن کە ئێستا ئابووری جیهان لەم قۆناغەیە هەنگاو بەرەو باشتر بوون ئەڕوە لە ئێستاە لەم بارودۆخەیە لەم لەحزەیە کە من و بەڕێزت قسەی تیاکەین ئەوەیە کە ئێستا ئابووری جیهان لە هەڵکشانێکی خێرایە خێرا بەڵێ بە دڵنیایی ئەو گەشاکە باشترین بەڵگەشت بۆ ئەم قسەیە ئەوەیە کە لە تازەترین راپۆرتی ئۆپیک راپۆرتی ماگانی ئۆپیک باز لەوە کات کە ئیتر لە مەودووە نرخەکانی نەوت بەگشتی ئەو قۆناغە سەختی تێپەڕاندووە پیانمێدەکەیە نرخی نەوت لە بازاری دنیادا بەرەو بەرزبوونەوە بچێت بڵێ بە دڵنیاییەوە ئێستا داتاکان لەو ڕۆچیمان پێڵەن بە دڵنیاییەوە ئێستا گۆڕانکاریەکان خێران وەگوتمان هەموو ئەمانەش وتمان پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بە کۆرۆنا ڤایرۆسەوەیە بە دڵنیاییەوە کۆرۆنا ڤایرۆس کاریگەری خۆی بەجێشتووە لەسەر کۆی ئابووری جیهانی ڕاستە ئەم گەشەی کە لە ئێستاە لەم لەحزەیە هەیە بەراورد ناکرێت بە گەشەی ساڵانی ڕابردوو پێش کۆرۆنا ڤایرۆس بەڵام بەگشتی ئێستا بارودۆخەکە تا ڕادێک ئارام بۆتەوە مەسەڵەن ئێستا لە وڵاتی سینا ئەتوانین بڵێن لە 90 بۆ لە 95 کارخانەکان و مەسانعەکان لە وڵاتی سینا بەگەڕ خراونەتەوە ئەگەر تەماشای ئەڵمانیا بکە هەرچی مەسانعەکانی پیشەسازی مەسانعی تەکنەلۆژیە بەگەڕ خراوەتەوە جارێکتر تەماشای یابان بکەیت لە هەمان کاتە تۆ تەماشای ئەمریکاکەی ئێستا ململانێکی زۆر تونند هەیە لە بازاڕەکانە هەرێک لە کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا ئەیەوێت هێز و سیاسەتی ئاراستەی بازار بەگشتی لە بەرژەوەندی گەلی ئەمریکایە کۆتایی پێێنێ کەواتە ئێستا دەرفەتەکان و دەواازەکان بۆ ئابووری جیهانی تا ڕادێک لە قۆناغێکی گرنگایە لە سەر هەموو ئەمانە شۆکاک ئارام لە دوای جەنگی سادی نێوان یەکێتی سۆڤێتی جاران و هەروەها ئێستش بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئێستا کە ئەمریکایە بە دڵنیاییەوە ئابووری لە قۆناغێکی جیاوازە مەسەڵەن ئەو قۆناغی دوای ئەو جەنگە سادەی لە نێوان یەکێتی سۆڤێت و ئەمریکا کۆتایی هات با بەرژەوەندی ئەمریکایە ئابووری کەوتە قۆناغێکی ترەوە مەسەڵەن ئێستا ڕەوڕەوەی ئابووری یاخۆت ئەو هێزەی کە ئابووری لەسەر ڕێ ئەکات تەماشاکەی جارێکتر بە هەرگیز ناگەڕێت دووە مەسەڵەن ئەگەر ئێستا وڵاتێک بێوێ لەسەر ئاستی دنیاە ناتوانێت ئابوووریەکەی داببڕێنێ لە ئابووری جیهانی ناتوانێت مەسەڵەن ئاوێتەکەی ئابوووریەکەی ئاوێتە نەکا لەگەڵ ئابووری جیهانیە کەواتە ئێستا کاریگەری ئابوووریەکان لەسەر ئاستی دنیاە تقریبن لە ساڵ 90 ئاوێتەی یەکتر مەسەن گۆڕانکاریەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست بێت مەسەڵەن باشترین بەڵگە بۆ ئەو قسەیە ئەوەیە لە ماوەی پێشوە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا تووشی کۆرۆنا ڤایرۆس بوو تەماشاکەی گەورەترین تەنگەژەی ئابووری دروست بوو مەسەڵەن بازاڕە دارایەکان لە جیهانە مەسەڵەن پشکی کۆمپانیەکان لە جیهانە کەوتە بەرمەترسیەوە بۆ خۆی ئەمە ئەوەمان پێڵێت کە ئاراستی ئابووری نوێ بە جۆرێکە کە ئابووری لە تەواوی جیهانە یەکانگیرە بەیەکەوە ئاوێتەی یەکترن وێ ئێستا ئەتوانین بڵین تۆڕی ئابووری لە دنیاە بۆ بە تۆڕێکی جاڵجاڵۆکەی هیچ هێزێک نییە و هیچ دەوڵەتێک نییە خۆی لێ دەرباز بکات باشە باست لە تۆزێک بەرەو پێشچوونی نرخی نەوت کردەوە ڕەنگە بۆ خەڵک سەرنجڕاکێش بێت چکە هەر باسی نرخی نەوتەکەی یەکسەر باسی ئەواکەین کە بەغا داهاتی زیاکە باسی ئەواکەین هەرێم لەگەڵای ڕێەکەوێ یعنی گەڕێنینەوە ئەی بەستینەوە گیرفانی خۆمانەوە واقعیش هەر وایە لەسەر نرخی نەوت ئەوەی کە ئۆپیک باسی ئەکا ومێدەکەت چۆنە ومێدەکەت دڵنیاکەرە بۆی کە لە ساڵی 2020 یعنی کاریگەری لەسەر گیرفانی خەڵکە بێ نرخی نەوت کاکارم بەداخەوە ئەوەی کە جیاوازە عێراق و هەرێمی کوردستان ئەتوانین بڵین لە زۆرێک وڵاتانی دنیا جیاوازن بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتریش عێراق یعنی خراپی ئەم وڵاتانی ئێمە لەوایە یعنی یەکسەر چاوی داهاتمانەیە خۆی فعلەن ڕاستە ئەگەر نرخی نەوت بەرزەو بێت تا ڕادەیەک تەسیری بۆ گیرفانی خەڵکی تەسیری بۆ بودجەی خەڵکی تەسیری بۆ بودجەی حکومەت هەیە
بەڵام بەگشتی باسمان لەوە کرد ئەگەر نرخی نەوت بەرزەوە بێ یاخود ئەو راپۆرتی کە ئۆپیک باسی کردووە ئەو قۆناغە سەختەیان تێپەڕانوە لە نرخی نەوت کە لە نێوان 35 تا 45 دلار حەسڕ ببوو ئەم قۆناغە تا ڕادەیەک ئەگەر تێپەڕێنرێت بە دڵنیایەوە کاک ئارام ئەتوانین بڵین تا ڕادەیەکی کەم تەسیری بۆ سەر گیرفانی خەڵکی ئەبێت لە وڵاتی عێراقا بەڵام بەگشتی تەسیرەکە تەسیرێکی ڕاستە و خۆ نابێت تەسیرەکە تەسیرێکی گەورە نابێت کە بڵین کە نرخی نەوت بۆیەوە 50 دلار ئێمە ئەتوانین گەشە بە ئابوووریەکەمان بینەوە ئەتوانین گیرفانی خۆمان بگەڕێنەوە بۆ ساڵانی 2023 بڵین 2013 و 2014 یاخود 2023 و 2004 ئەمانە فترێک بوون تا ڕادەیەک فترێکی باش بوون بە نسبەت دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان و عێراقیش کە هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتی عێراق بەگشتی پشت بەیەک سەرچاوی داهاتە بەستین ئەمە بەکارە ساتێک ناوەبرێت لە زانستی ئابووریا چونکە ئەمانە پیانەوتی ئابووریکی ڕێعی تۆ تەماشا بکە لە هەر لەحظەیەکی ترە ئەگەر بچووکترین گۆڕانکاری دروست بێتەوە لەسەر نرخی نەوت ئەوە بە دڵنیایەوە ڕاستەوخۆ زەرمەندی یەکەم کوێ ئەم وڵاتانەیە کە پشت بەو داهاتە نەوتیانە باشن بۆیە بەڕاستی بەسەراحەتەن هیچ ئومێدێک لە ڕاستیان نابینرێت و هیچ ئومێد بڵێن هیوایەک نییە بۆ ئەوەی کە بڵێن لە 2021 تەواو بارودۆخی ئابووری عێراق و بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە تاو ئێمە سەقامگیرە بین ئیستیقرار بەدەسێنین بۆیە باشە مامۆستا شتێکی گرنگ ئەم ماوەی ڕابردوو ئەم مانگە بە تایبەتی حکوومەتی عێراقیش گرفتیە بوو لە تامیکردنی پارەی نەختینەی بۆ موچەی خەڵک و یەک لەسەر یەک حکوومەتی عێراقی فشارێک کرد لەسەر پەرلەمان بۆ یاسایەکی بۆ پەسەند بکات تایبەت بە قەرزکردن قسەکی من لەسەر کۆی قەرزی عێراقیە قسەکی من لەسەر ئەم قەرزەیەک لە دوایەکانی چ لە هەرێمی کوردستان 28 ملیار دلار بەرەوسەر و چ لە عێراق 120 ملیار دلار بەرەوسەر ئەمانە مؤشری ئەوەن ئاماژەن بۆ ئەوەی کە هەتا ئەم قەرزانە هەبن و هەتا بەم جۆرە وەکو تۆوتت پشتمان بە تاک سەرچاوی داهات بەست بێ یعنی دڵنیایی بۆ ئابووری ئەم وڵاتانە دروست دەبێ بە دڵنیاییەوە دڵنیایی دروست نابێت یعنی ئەو قەرزانە چ بارگرانیەک لە ئایندەیە دروست دەکات چ گرفتێک دروست دەکات خۆی ئەمە کێشەی ئابووری هەرێمی کوردستان و عێراق شەکاکارم یعنی تۆ ئەگەر تەماشا بکەی بە درێژایی مێژووی حکومڕانی لە وڵاتی عێراقا نەیانتوانیوە ڕاستە ئەمە دروستە مەسەلەن لە هەموو سەردەم و قۆناغێکە هەرچی دەوڵەتێک هەیە لە دنیاە قەرزەکات بە جۆرێک لە جۆرەکان قەرزی ئیسیسماریەکە قەرزەکات بۆ پڕکردنەوەی عەجزی میزانێ لە ناوخۆی دەوڵەتەکەی خۆیە بەڵام بەگشتی ئەو قەرزەی کە لە هەرێمی کوردستان و ئەو قەرزەی کە لە وڵاتی عێراقا کرێت جۆرێک قەرزێکی زۆر جیاوازە ئەو قەرزەی کە لە وڵاتانی ترەکرێت ئەو قەرزانەیە کە لە پێناو ئیسیسمار ئاکرێت ئەو قەرزانەیە کە لە پێناو بەدەستهێنانی پارەی ترا ئاکرێت بەڵام ئەم قەرزەی لە عێراق و لە هەرێمی کوردستان ئاکرێت ئەو قەرزەیە بۆ دانەوەی پارە ئاکرێت لە ڕاستیە ئەمە جیاوازیەکەیتی قەرزەکەن لە پێناو قەرزە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری میلەتەکەی خۆیەتی لە هەمان کارشە حکوومەتی عێراق هەمومان نەزانین وا گەشتە 43 بۆ 45 شەو موچەی نەیە بە خەڵکەکەی خۆی ئەمە جارێکتر بۆ لە پێناو قەرزا قەرزی ترەکاتەوە بۆیە ئەمە زۆر قەرزێکی ترەکە ئەمە خراپەکەیتی بۆیە ئەم قەرزانە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بۆ ئیسیسمار ناکرێت لە ڕاستیە تۆ تەماشا بکە کاگارم قەرزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 400 تریلیۆن دلاری تێپەڕانوە یعنی سەقفی قەرزەکانی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئەو نەگەشەی کردووە کە یعنی تەواو پارەی زۆرێک لەم وڵاتانە کۆ بکەیتەوە چەندین ساڵان ناگا بە قەرزی نیوەی قەرزەکانی ئەمریکا بەڵام ئەمریکا تا ئێستاش لەسەر پێخۆیەتی بۆچی ئەم قەرزانە کە ئەمریکا و لە کاتێکا لەسەر پێخۆیەتی و لە کاتێک هەرێمی کوردستان 28 ملیار دلار قەرزارە مەترسی بۆ نەوەکانی دوای خۆشی جێڵە لەبەرەوەی لە ئەمریکایە وا باسەکرێت یعنی هەموو ئەم قەرزانە یعنی هەمومان ئەزانین ئەمریکا خاوەن بەهێزترین مثلا لە ڕووی تەکنۆلۆژی و بەهێزە لە ڕووی کشتکاڵی و بەهێزە لە ڕووی ئایتی و لە ڕووی مەسانع کارگەکانی پیشەسازی و هەموو ئەمانەوە بەهێزە بۆیە ئاساییە بۆ ئەم دەوڵەتانی کە خاوەن ئەم جیاوازی سێکتەرانە بن لە ڕووی ئابووری و ئەم فرەچەشنیان هەبێت لە ئابووریە ئاساییە تووشی ئەم قەرزان نەبێت بۆ لەبەرەوەی لە پێناو ئیسیسمارایکە ئەتوانێت مەسەلەن لە پڕێکە قەرزەکانی خۆی وردە کەم وکات بەڵام بۆ مەترسیە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەم قەرزانەوە گوتمان لە پێناو دانەوەی قەرزایی کەنجارێکی تر ئەمە کێشەکەی لە هەرێمی کوردستانە بۆی ئومێدەکان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئابووریکی سەقامگیرمانە بێ بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان دڵنیایی بدەین بە خەڵکی خۆمان
مثلەن کاتێکە ئەبینی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستانە ئەم مانگە موچەکەی وەرەگری ئەبێ احتیاتی دوومانی تر بکات لەبەرەوەی دڵنیایە گرنتی نییە مەسەلەن موچەکەی لە کاتی خۆیان بێتەوە ئەمە کێشەیە بەڕاست. ماوەستا سپاس دەکەم ئێمەش بۆی ئابووری تەلەڤیزیۆن باش بێ ڕکلاممان هەیە و کاتەکەمان هەرەونێ سپاس دەکەم سواز بۆ بەشداریکردن سپاس بۆش کە بینەربوون تاوەکو ئێستا هاوڕێ لە تیڤ مامۆستای زانکۆ لە تەوەری دووەم و تایبەت بە ئابووری جیهان گفتوگۆمان کرد خواتان لەگەڵ.